سڵاتان لێوێ هاوڕێیان چۆنن چاکن من مەبەست بادین لە ڤیددیۆکی تر هاتمۆلاتان لە چەنانی مەبەست کینگ ئەوش ڤیددیۆی مەتەڵا بەڵام پێشەوەی دەست پێ بکەین هیوادارم سابسکرایبی کەناڵی کچە بێ کەسەکە بکەن کە ئێستا لینکەکەیم لە دیسکریپشن ئەو ڤیددیۆ داناوە کە سابسکرایب داکرد و زەنگۆڵەکەش ئۆن بکە لەگەڵی بۆی هەر ڤیددیۆشی کرد بە زووترین کات پێ بگات زۆر سپاس. مەتەڵی ئەو جارەمان مەتەڵی هەڵاتنە کە مەتەڵێکی زۆر ئاسانە بەڵام فێڵە مێشک دەکات جاجوان وردووە و ئامادە بە و هیچ پەلەمەکە لە وەڵامدانەوەی مەتەڵەکە بەڵام پێشەوەی دەست پێ بکەین هیوادارم لایکی ڤیددیۆکەتان بیر نەچێت واگە بینەرکی تازەی سابسکرایبم بکە با ئێستاش پێکەوە دەست پێ بکەین. تۆ ڕۆژێک لە ڕۆژان لە ماڵێکی ترسناک گیرت خواردووە بەڵام نازانی چۆن هەڵسوکەوت بکەیت و لە کاتێکدا لە ناو ماڵەکە دەگەڕێیت چوار دەرگا لە پێشتا دەبینیتەوە کە لە دەرگای یەکەم شەمشەمە کوێرەی زۆر ترسناک و بکوژ و خوێن مژی لێیە وەرە دەرگای دووەم ڕۆژێکی زۆر گێرمی هەیە کە بەیەک سانیە هەموو شتێک دەسووتێنێت وە لە دەرگای سێیەمدا ورچی زۆر ترسناک و گۆشتخۆری لێیە وە لە دەرگای چارەمیشدا چەند چەکدارێکی ترسناک و بکوژی لێیە و ئێستا کامە دەرگە هەڵدەبژێری تاکو و ژیانی خۆت ڕزگار بکەیت. بەخێرایی وەڵامەکەت لە کۆمنت بنووسە ژمارە ئەو دەرگای بنووسە کە دەتەوێت ڕزگار بیت پێشەوەی وەڵامەکەی بزانیت. ئێستاش دوای 10 سانیە وەڵامەکە ئاشکرا دەکەم. وەڵام ڕاستەکە دەرگای دووەمە ڕۆژە گێرمەکەیە هەر زۆر بە ئاسانی چاوەڕی ئاوابوونی ڕۆژ دەکەیت تاوەکو شەو دێتن ئینجا دەچیت بۆ دەرگای دووەم و ڕزگارت دەبێتن لێوێ هیچ ڕۆژێکی لێ نیە تاوەکو بتوستێنی. ئایا توانی مەتەڵەکەشی کار بکەیت لە کۆمنت بۆ ما بنووسە و لایک و سابسکرایبتان بیر نەچێتن و سابسکرایبی ئەو چەناڵەش بکە کە لینکەکەیم دانابوو. هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بێت من مەبەست بادین تا ڤیددیۆکی تر هەر شاد بن.